جژنی جیهانی ژنان بەڕێزان 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژنان لە زۆربەی وڵاتانی جیهاندا یادی دەکرێتەوە. ئەو ڕۆژە بۆنەیەکە بۆ هەنگاونان بە ئاراستەی بەرەو پێشبردننی پرسەکانی پەیوەست بە ژنان بەتایبەت لە وڵاتانەی کە هێشتا پێشێلکاری مافەکانی ژنان تیاندا بەردەوامە. خەباتی ژنان لە زۆربەی وڵاتانی جیهان لە بوارە جیاجیەکانی سیاست، هونەر، ئەدەب، وەرزش و بزنس و چەندین بواری تر لە زۆر وڵاتی جیهاندا بەرهەمی هەبووە. ئەوەش سەلمەرەری ئەو ڕاستیەیە کە ژنان تەواوکەری ڕەگەزی بەرامبەرن لەو ئەرک و چالاکیانەدا. ساڵانە لە زۆربەی وڵاتانی جیهان بۆ ڕێزگرتن لە 8 مارس ڕۆژی جیهانی ژنان کۆڕ و کۆبوونەوەی جۆرا و جۆر لەلایەن ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسان خوازەوە بەڕێوە دەچێت و لە چالاکی جۆرا و جۆردا پێشوازی لەو ڕۆژە دەکەن لە هەوڵێکدا بۆ ڕیشەکێشکردنی هەڵاوێردی ڕەگەزی. مێژووی ڕۆژی جیهانی ژنان دەگەڕێتەوە بۆ سەرهەڵدانی ناڕەزایی ژنانی کارگەیەکی ڕستنوچینین لە شاری نیویۆرک لە ڕۆژی 8 مارسی ساڵی 1857. ئەو ژنانەی لەوە کارگێدا کاریان دەکرد بڕێکی کەم پارەیان پێدەدرا و دەچەوسێنرانەوە. ئەوە ژنانی هاندا دژی ئەو ڕەفتارانە ڕاپەڕن. بۆ مەبەستە ژنان ڕژانە سەر شەقامەکان و خۆپیشاندانیان کرد و داوای زیادکردنی موچەی کارکردن و کەمکردنەوەی کاتی کارکردنیان بۆ کەمتر لە 10 کات ژمێر لە ڕۆژێکدا کرد. ژمارەیەک لەو ژنانە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەست بەسەر کران و ژمارەیەکیشیان لێ بریندار کرا و کوژران. ساڵی 1910 لە شاری کۆپنهاگنی پایتەختی دانیمارک هەر لاسەر ئەم پرسە کۆنفرانسێک ڕێکخرا بۆ دیاریکردنی ڕۆژێکی تایبەت بە ژنان، بەڵام هەوڵەکە سەرکەوتوو نەبوو. ئەوە بوو ساڵی 1921 ڕۆژی 8 مارس وەک ڕۆژێکی تایبەت بە خانمان لە جیهاندا ناسێنرا و ساڵی 1978 بەڕەسمی لەلایەن نەتەوە گرتووەکانەوە ناسێنرا. چاوخشاندنەوەیەکی خێرا بە مێژووی زیاتر لە 100 ساڵی ڕابردووی کوردستان سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە گەلی کوردیش سەرڕای ئەوەی بەردەوام بە شێوازی جۆرا و جۆر لە خەباتدا بووە بۆ بەدیهێنانی مافەڕەواکانی، بەڵام ئاستەنگیە ئاینی و کۆمەڵایەتی و کەلتوریەکان ڕێگر بوون لەوەی نیوەی کۆمەڵ کە ژنانن بتوانن توانای ڕاستەقینی خۆیان بسەلمێنن. لەو سۆنگەیەشەوە پێویستە لەم سەردەمەدا کاری جدیتر بکرێت و پلانی شیاو هەبێت بۆ بەرجەستەکردنی تواناکانی ژنان و 8 مارسیش بکرێتە بەردەبازێک بۆ ناساندنی کار و چالاکیەکانی ژنانی کورد بە دنیای دەرەوە.